لەژە دروشمی گەر کتێب خۆراکە بۆ هزر لێ دوورکەوتنەوەی خۆ دەکەی بزر ئەمڕۆ ڕۆژێک وەک کتێبی دەنگی کامەراسی مەمان ساز کردووەمە بەستمان بووەکە یەکەم بیسەلمێنی کە نابینانیش وەکو کەسانی ئاسایی ئاشنای کتێبن ئەگەر مامۆستاکە کتێب مامۆستایەکی بێدەنگە بۆ کەسە ئاسایەکان ئەوە مامۆستایەکی پڕ دەنگە بۆ ئێمە و ئێمە هەمیشە هەوڵ و تێکۆشانمان بۆ ئەوە بووە کە ئەو کتێبانی کە بەردەوام نووسەرەکان دەریەکەن ئەو کتێبانە سیدێکی بەدەنگی لەگەڵا دەرچێ بۆی ئێمە لە هەموو بابەتە ڕۆشنبیری و مێژوی و ئەدەبی و چیرۆک و ڕۆمان و هەر شتێکی تر وەکو فەلسەفەکە دەرەچێ ئێمەش سوود لەو بابەتانە ببینین کچکە کتێبەکانی ئێمە لە ڕێی دەنگەوە ئەتوانی سوودیان لێ ببینین و مەبەستمانەکە ئەمڕۆ وەکو ڕێزنانێ وەفایەک بۆ ئەو کەسانەی کە بەردەوام بەدایان و سەدان کتێبیان بۆ ئێمە خوێندوتەوە ڕێزنانیان بۆ بکەین ئەو ڕێزنانێش مەبەستمانە وەکو وەفایەکە ئێمەی نابینا بۆ وەفاین بۆ کەسانی کە ڕۆژێ دەستمان بگرێ هەنگاوی لەگەڵمان بێ ڕۆژێک چاوە بۆ ئێمە ڕێزنان بکەین بۆ رادیۆکان کە بەردەوام کتێبی دەنگیان خوێندوتەوە و هەمیشە هەوڵ و تێکۆشانمان لە پێنا ئەوایە کە لە ساڵی داهاتووە زۆرترین خوێنەر و زۆرترین کتێب بقینە خزمەتی چون و توێژی نابینان و بە تایبەتی خەڵکانی تری کە عشقی کتێبن بە تایبەتی کتێبی دەنگی چونکە چەندین چەناڵ کە دروست بوون هەمووی کە کتێبی دەنگیان تا پەخشەکرێ ئەوەش قازانجێک بە نابینانەکەین. بەخێر بێن یاخوا وەکو دەستگای کورسات ئێوە هەمیشە دۆستی ئەمە بوون و چاوی ئەمە بوون بە جۆرێک یاخوا بەخێر بێن بەسەر چاومان دیارە لەم ڕۆژە لە ڕۆژی دیاریکردنی کتێباواتە دیاریکردنی کتێبی دەنگی ئەمە ئەم ڕۆژەمان دیاری کردو بەڕاستی ڕێکخراوەکەمان و ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە هەمیشە لە خزمەتی هەموو نابینەکان بەتابەتی نابینەکانی شاری سلێمانی و دەوروبەری بە خۆشحاڵیەوە ئێمە توانیمان ئیسفادێکی زۆر لەم ڕێکخراو بکەین لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دیارە ئێمە زیاتر لە ڕووی خوێندنەوەی کتێبەوە ئیسیفادەمان کردو هەر لە سەرەتاکانی ژیانی نابینایی بوونمەوە من وەکو خۆم کە توانیم مەسپاس بەخوای گەورە لە 98ەوە لەناو ئەم دنیای بووم لەناو ئەم جیهانەیە بووم بە خۆشحاڵیەوە توانیمە زانکۆ تەواو بکەماتە هەڵگری بڕانەوەی بە کادرۆسم دیارە ئێمە خوێندنەوەی کتێب بۆ ئێمە شتێکی زۆر گرنگە هەروەکو بۆ جەنابتان وەکو جەنابتان ساغن و ینی ئەتوانێت کتێب بە چاوەکانی خۆتان بخوێنەوە لە هەموو ئانوساتێکدا بەڵام لای ئێمە وەختێکە بەڕێزێک کتێبێکمان بۆ خوێنێتەوە دیسان و ئەوش بە کۆمەڵێک ئاستەنگ و کۆمەڵە بەربەساتی ئەپەڕێ کارێکی ئێمە کاری مۆنتاژکردنە لەگەڵ کۆمەڵە هاوڕێی ترمە کاری مۆنتاژ ئەکەین بەڕاستی بۆ ئەو کتێب بۆ ئەو هەڵە و هەناسە و یاخود زیادە دەنگانی کە لەناو ئەو تۆمارکراوەیە هەیە دوجار ئێمە پاکیەکەینەوە مۆنتاژی ئەەکەین لە ڕێی بەرنامەی ئەدۆ بەدەیشتنەوە